وەزارەتی کارەبای حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاند لە سەرەتای مانگی داهاتووەوە دوایین قۆناغی ڕادەستکردنی کارەبا بە کەرتی تایبەت دەچێتە بواری جێبەجێکردنەوە. ئەمەش مەترسیەوەی لێ دەکرێت هاوشێوەی تەواوی کەرتەکانی دیکە ئامانجلەی تەنیا کۆکردنەوەی زیاتری داهات بێت بۆ کۆمپانیا حیزبیەکان بەبێ ئەوەی زیادبوونێک لە خزمەتی گشتی بێنێتە دی. لە ڕاگەندراوێکی وەزارەتی کارەبا داهاتووە کەمال محەممەد ساڵح وەزیری کارەبا ڕۆژ یەکشەممە لەگەڵ بریکار و بەڕێوەبەرانی گشتی دابەشکردن و پارێزگاکان کۆبۆتەوە و باسی لە دوا قۆناغی ئامادەکردنی گرێبەستەکان بۆ تایبەتکردنی کەرتی دابەشکردنی کارەبا کردووە. با پێی زانیارەکان هەردوو کۆمپانیای قەیوان نزیک لە یەکێتی و کاری نزیک لە پارتی گرێبەستی وەرگرتنی کارەبای حکوومەتی هەرێمیان بۆ کراوە. بەوەش هەرێمی کوردستان وەک زۆر بواری دیکە بەسەر دوو زۆندا دابەش کراوە. دابەشکردنی زۆنەکان بە پێی جوگرافیای دەسەڵاتی هەردوو حیزبی چەکداری هەرێمە. کۆمپانیای کار زۆنی زەردی وەرگرتووە و کۆمپانیای قەیوانیش زۆنی سەوز. با پێی زانیاریەکان ماوەی گرێبەستی پێدانی کارەبا بە دوو کۆمپانیای حیزبی 15 ساڵە و تەواوی ژێرخانی کارەبای حکوومەت دەخرێتە ژێردەستیانەوە کە بەئاکەی بە 9 ملیار دۆلار مەزەندە دەکرێت. کۆمپانیەکان ئەرکی بەرەمێنان دابەشکردن و کۆکردنەوەی پارە لاوەبەشەکانی کارەبا دەگرن ناستۆ. ئەوەش بە واتایی تەواوی دامەزراوەکە ڕادەستی کەرتی تایبەت دەکرێت. ئەگەر سەرنج بدرێت ئێستا زۆربەی کەرتەگشتیەکان لە ژێر ناوی پەرەپێدانی کەرتی تایبەت دراونەتە ژمارەی کۆمپانیا حیزبی و لە ڕێگایانەوە پارێکی زۆر لەسەر شانی هاوڵاتیان کۆ دەکرێتەوە وەک دانانی پێوەریا و کاجگە لە بارگرانی بۆ سەر شانی هاوڵاتی حکوومەت. هیچ کاریگەریەکی لە ڕێگری لە بەفیڕۆدانیا و کەمکردنەوەی خەرجی بەرەمێنان نەبووە. بەپێی وتەی بەرپرسانی وەزارەتی کارەبا حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا وێزگەی پێویستی بۆ بەرەمێنانی کارەبای بەردەوام هەیە، بەڵام سوتەمەنی بۆ تەواوی وێزگەکان دابین ناکات. ئەوەی گومانەکانی لەسەر مەنگاوەی حکوومەتی هەرێم زیاد کردووە ئەوەیە لەلای کارەبا بە حکوومەتی عێراق دەفرۆشێت، لەلایەکی دیکە کارەبا لە تورکیا دەکڕێت. لەم نێوەندەشدا هاوڵاتی کارەبای پێویستی پێ ناگات. ئێستا بە شێکی بەرچاوی کارەبای ماڵان و شوێنە گشتیەکان لە ڕێگەی مۆلیداعالیەکانەوە دابین دەکرێت کە ئەوە ژارێکی دیکە خەرجی سەرشانی هاوڵاتیانی قورس کردووە. جا لەمانە تا ئێستا دیار نییە دوای ڕادەستکردنی یەکجارەکی وەزارەتی کارەبا بە کەرتی تایبەت چی بەسەر فەرمانبەرەکانی وەزارەتەکە دادێت کە ژمارەیان زیاتر لە 16200 فەرمانبەرە.